زۆر ئیشمان کرد لەگەڵ کەسوکاری ئەنفال بە تایبەت ژنانە لە 2008 کە 20 ساڵ ئەنفال بووە گروپێکی ژنی ئەنفال داواتمان کرد بۆ ئەلمانیا کە لەوێ کسەیان کرد بۆ خەڵک یعنی بۆ خەڵکی ئەلمانیا و ئەوروپا بۆ پارلەمانتار بۆ ڕێکخراوەکانی سیاسی و مادانی و اینجا لەگەڵ وەزیرەتی خەریجیش کۆبوون وەزیرەتی خەریجی ئەلمانی خۆمان اینجا لەوێ ینی پرسیامان کرد لە ژنەکان گوتمان بۆ ئێوە کەم شت زەرورە ئێستا لە ڕزگاری بکرێت ینی لە مۆنتیکا گەرمیان گوتیان ئێمە مۆنیومنتمان ئێوە کە بە تایبەت باسی زروفی ژنانی ئەنفال و تەنها خەفەتەکانە شانازیەکەش کۆتەکەش ینی ئازاکەشی ژنی ئەنفال باسی ئەکەت و مۆنیومنتێکی کە شوێنێکی ئەبێ بۆ برکردنەوە قوربانەکانی ئەنفال عینەن کات ئەبێ بە مرکزی کۆمەلایەتی بۆ کەسوکاری ئەنفال بۆ ئەوەی ئەتوانن کۆ ئەبن و اینجا وەختی خۆی ئێمە وەکو ڕێکخراوە هاوکاری بە یەکەوە لەگەڵ وەزیرەتی خەریجی ئەلمانیا رازی بوون پشتگیری ئەو پرۆژێ ئەکەن. سەبارەت بە دروستکردنی ئەو مۆنومنتەی کەوا لە بڕیار بوو لە ناحیە ڕزگاری بکرێت لە ساڵی 2009 کاری لەسەر کراوە لە ساڵی 2010 کارکراوە لەوەی زەویەکەی بۆ دابین کراوەەوە زەویەکەش سیاج کراوە دیارە ئەو مۆنومنتە لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و دیزاینەکەی بۆ کراوە لەسەر داواکاری ژنانی کەسوکاری ئەنفال کراوان بۆ مەبەستە چەند جارێک کتاب کراوەرەوە نووسراو کراوە بۆ وەزارەتی شەیدان بۆی لە ڕێگەی ئەو مۆنومنتە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تاوەکو ئێستاکە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە کۆتا جارە لە چەند ڕۆژێک بر لە 4 ئەم ساڵ کە ئەم ساڵێن ساڵی 2021 لەگەڵ لیژنەی پەرلەمانی کوردستانە وەروای بەڕێوەبەری گشتی شەیدانی کوردستانە دانیشتوین جەختمان کردووە لەسەر جێبەجێکردنی ئەو مۆنومنتە لەبەر ئەوە مۆنومنتێکی زۆر باشە دیزاینەکەی زۆر باشە و لەسەر داواکاری کەسوکاری ئەنفال کراوان خۆیان و ئێمە لە ڕێگەی ئەوی شۆتوانین سەرجەم پاشماوەی کەسوکاری ئەنفال کراوەکان لە مۆزەخانەی تا لەوێ دابینکەی کە بەشێکی کراوەتە مۆزەخانە و شتێکی زۆر باشە بێ بۆ ناحیە ڕزگاری و کەسوکاری ئەنفال کراوەکە دیارە حکوومەت خۆی لە بەرنامە بوو تا 2014 کە لە 2014 جێبەجێ بکرێ بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە جێبەجێ نەکرا دیارە بێگومان ئێمە وای بۆ ئەچین ئەگەم قەیرانە وردە بەرەو باشی بڕوات بتوانێت ئەو مۆنومنتە جێبەجێ بکرێت.